فاتمة فاتمة تولي في فاتمة چییە کەریکێتەوە بە پێمەڵی فاتمە دامە پێوتم فاتە ها چه ناوی تۆ پیرۆزە لەمە دووە هەر فاتیمەی خۆمی ئەڵم پیاوە کە نازانم زۆر تێک چووی ئەمڕۆ لەبەر چاوم چییە ژنەکە وچیان لەگوێی گەیان یعنی ئاگال لە ئیخبار نییە ناوەڵڵا یعنی نازانی دووشەمە چی ڕوەیە دووشەمە چییە بێ دووشەمە بوومە لەرزا بێت دەرەجەکەشی زۆر بەرزە عەرز و عاسمانەوە تەختە بێ هەموون تیاچین چی و تو ئەگەر لە فەیسبوک نییە ئاگاچی بەناشکن نەبێ لەبەری شوکاری ڕوو بڕاستە کچێ وەرە تیاچووی چی بکەم لەبەر چێشتەناوی شکردن ئاگام لە دنیا نییە ئەها وی فەوتاین دیاچوی خوا خۆدار و بەرهەرەوەیە ها ئەبێ بگەڕێنەوە بێت تۆمە بکەین تەواو دووشەمە هەومان تیاچی ئابێگەردنی یەکتریش ئازا بکەین ئەرە وەڵا ئەڵەم شتێک بە پێ و بڵێم بیڵێ خۆمە دووشەمە هەر تیاچین ئەزانی چی بیرتە کارتونەکانە دزی ئێش کورد دزەکە ژیراوە نەوەڵڵا ئەی دزەکە خۆم بووم لەبەر براکەم فرۆشتم بۆی بینێرم بۆ ئەوروپا یاڵە دەخۆمە هەر تیاچین دووشەمە تیاچین وە نییە خوا من شتێک هەیە با پێ بڵم و گەردنم ئازاکەی تایە دەبیڵێ بەڕاستی بە دزی تۆ ژنێک ژنێک هێناوە نەوەڵات تۆ زێک زیاترە دوانە هێناوە نەوەڵە سیانم هێناوە بە تۆ چوار قەی ناکەدەی شەرع ڕێگای پیاوە وەڵی دووشەمە نزیک بۆ تۆ ئەجینا لەبەر خاتیوی کەەوە غەدرم لە تۆ کردووە هەرچێکیان تەڵاقە بەس مەجارم نییە ناناخوا پێ قوبوڵ نییە بەخوا گوناحن ئەڵێم شتێکی تریش ئێمە پێ بڵێم پێوتم مۆزووی ئاڵتونەکان نەبوو نە ماوە ئادەی ماوە دایکی لێرە بوو زۆر بێزاری کردبووم خواخوام و لە کۆڵم بێتەوە منی چوب سحرم لێ کرد و ناشتم لە باخەکە بخوا بۆ کاتمە باخەکەەوە ئاوا سەرم گێژە خوا و لەشم قورسە بێ کورە دەیەڵە گەردن ئازابێ خۆمە دووشەمە هەر تیاچین خوایان بە گەوری و عەزمەتی خۆ ڕەحمان پێ بکەی جاشنەکە شتێکی حەزەکەم یەکسەر فەوڕەن پێ بڵێم بۆی تۆش گەردنم ئازاکەی چییە؟ ئەها ئەو شەوانی کە ناهاتمەوە پێمەوتی لە دایرە ئیفادی دەبڵین ئەوە ناچوون بۆ دایرە ئەچوون بۆ شوێنێکی تر ئەچوو بۆ شۆ خوا لە ڕوم نایە بیڵێ نانا بیڵێ پیاوی چابە بانەیەڵم زۆر عیبە نادەبیڵێ لە دیسکۆ باڕ دەی قەیناکە واز لەوە بێنە گەردنی ئازابێ خۆرەمری ئافەرم فاتیمەی خۆم